بینیمان ڕاگەیاندنی کوردی لە دوای ڕفراندۆم و لە دوای شانزەیدەوە بە تایبەتی چۆن دابەش ببوون، چۆن خەریب و تەپڵی شەڕی ناوخۆیان لێ دەدا، چۆن تەپڵی دوو ئیدارەییان لێ دەدا، ئەو یانی کۆمەڵێک هەڵە و کەمکوڕی گەورە بوو کە ئێمە ومانە وەکو شارەزایانی بواری یاسا و ئەخلاقی ڕۆژنامەسی نابێ بێدەنگ بین، ئەوەی لەسەرمانە هیچ نەبێ ڕەخنیان لێ بگرین بۆی لە داهاتوودا میدیایەکی بەهێزترمان نەبێ، هیچ نەبێ وەکو میدیای عێراقی وابێ کە لە کاتی ڕووداوەکانە هەمویان وەکو بە یەک شێواز کاری خۆیان دەکرد. ئێمە لێرە باز لە ڕۆژی میدیای ئازاد دەکەین لە هەرێمی کوردستان و قەیرانەکانی و موشکیلەکانی چیەکە هەیەی هەندێک موشکلی هەیە اقتصادیە پەیوەندی بە شتی خۆیەوە هەیە، هەندێکی پەیوەندی بە ئازادیەوە هەیە، پەیوەندی بە یاساوە هەیە، قسەی لەسەرەکەین تاکو بتوانین هەمومان سنوورێک بۆ ئەو دەستدرێژیانە دابنین، سنوورێک بۆ ڕۆژە خراپە دابنین کە میدیا هەیەی ئەوەی کە پەیوەندی میدیا و دەسەڵاتەوەی کە میدیا و موشکلەکانی خۆیەتی.